ئەگەرچی عێراق لە ساڵی 2008ەوە لە ڕێکەوتنامەی جیهانی ئۆتاوە کە تایبەتە بە مینی دژە کەسی بەشداری کردووە، بەپێی ڕێکەوتنەکەش بڕیاردرا کە عێراق لە ماوەی 10 ساڵ تەواوی خاکەکەی لە مین پاک بکاتەوە، بەڵام چەند مانگێکی کەم ماوە کە وادەکەی کۆتایی بێت. تا ئێستا عێراق نەیتوانیوە 100% خاکەکەی لە مین پاک بکاتەوە، بۆیە لە ئێستادا بەڕێوەبەرایەتی گشتی مینی عێراق و دەستگای مینی هەرێمی کوردستان لە هەوڵدان لە ڕێگەی UN-ەوە ماوەی 10 ساڵی تریان بۆ درێژ بکرێتەوە. هذه المناطق اللي هي الموصل وكركوك وتكريت وديالى والأنبار. بەڕێوبەری گشتی بەڕێوەبەرایەتی مینی عێراقیش دەڵێت تا ئێستا ڕوبەرێکی باشمان لە مین پاک کردوتەوە، بەڵام پێویستمان بە هاوکاری زیاتری نێودەوڵەتی هەیە بۆ ئەوەی بتوانین تەواوی خاچی عێراق لە مین پاک بکەینەوە، چونکە عێراق بووەتە بەحری مین. أعتقد نحن ضمن إحصائياتنا ڕێژەی پاکردنەوەی ناوچەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەگۆڕێتەوە بە شێوەیەکی گشتی هەموو هەوڵێکی خۆمان داوە بۆ پاکردنەوەی ناوچەمین ڕێژکراوەکان، بەڵام کێشەکە گەورەیە چونکە ڕووبەڕێکی فراوانمان لە بەردەمدایە کە بە تەواوی من ڕێژ کراوە. لەبەرەوە عێراق پێویستی بە هاوکاری نێودەوڵەتی هەیە، چونکە ئەمڕۆ عێراق لە بری هەموو جیهان شەڕی دژ بە داعش دەکات. لەسەر وڵاتانیش پێویستە کە پشتگیری عێراق بکەن. ئێمە لە هەوڵەکانی خۆمان بەردەوام دەبین و ئەمڕۆ لە دوێنێ باشترە و هیواداریشین کە سبەینێ لەمڕۆ باشتر بێت. اليوم أحسن من البارحة ونأمل أن يكون غدا هو الأفضل. سەرۆکی دەستگای گشتی مینی هەرێمی کوردستانیش دەڵێت تا ئێستا لە 65 خاچی هەرێمی کوردستانمان لە مین پاک کردوتەوە، بەڵام بۆ پاکردنەوەی لە 35ەکەی تر پێویستمان بە هاوکاری زیاتری وڵاتانە، چونکە بەو جۆرە توانایە ناتوانین کارەکانمان خێراتر بکەین. ئاشکراشی کرد کە لە کۆبنەوەکەدا تەواوی ئاستەنگەکانی بەردەمیان و داواکاریەکانیان بۆ وڵاتان باس کردووە. 65 هەرێمی کوردستان پاکراوەتەوە لە مین و تەقەمەنی، ئەوەی کەماومانە لە 135 خاکی هەرێمی کوردستانە. ئەم داواکردنی تەمدیدی ئیتیفاقی بە ماوەی 10 ساڵی کە ئەمە بەپێی پلانێکدا ئەڕێژرێت، ئەوە تەنەبوعات و با بڵێن تەحلیلی ئێمە بۆ 10 ساڵی داهاتوو. پاکردنەوەی هەموو کوردستان لە مین و تەقەمەنی پەیوەستە بەو ئیمکانیاتانی کە لەبەردەستی ئێمەیە. ئەو ئیمکانیەتێکی ئێستا لەبەردەستی ئێمەیە حالیان کە من قسە بۆ ئێوە ئەەکەم زۆر زەحمەتە بتوانین لە ماوەی 10 ساڵی داهاتوو کوردستان پاپ بکەینەوە 135، بەڵام ئەگەر بتوانین ئیمکانیەتەکان زیاد بکەین، چ بودجە لە حکوومەتی هەرێمەوە چ لە حکوومەتی عێراقەوە بۆمان دابین بکرێ و فەند و هاوکاری وڵاتانی کۆمەک بەخش زیاد بکرێت لە ڕێی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە، ئەکید ئەتوانین لەو ماوەیە خاکی کوردستان پاپ بکەینەوە. ڕێکەوتنی ئۆتاوا لە ساڵی 1997 لە نێوان زیاتر لە 120 وڵات لە شاری ئۆسلۆی نەرویج بۆ قەدەغەکردنی بەکارهێنان و عەمبارکردن و بەرهەمهێنان و گواستنەوەی مینی دژەکەسی واژۆ کرا و عێراقیش لە ساڵی 2008 بەشداری لە ڕێکەوتنەکە کرد، بەڵام تا ئێستا نەیتوانیوە کۆتایی بهێنێت بە مینی تاکە کەسی و هاتنی داعشیش کارەکانی عێراقی زیاتر قورس کرد، بەهۆی ئەوەی چەکدارانی داعش مینێکی یەکجار زۆریان لەو ناوچانە دووە کە تێیدا باڵا دەست بوون. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.